لە درێژەی سەردانەکەیاندا بۆ وڵاتی تورکیا، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و شاندی یاوەری زنجیرەیەک دیداری گرنگی دیکەیان ئەنجامدا. لە یەکێک لەو دیدارانەدا مامۆستا عەلی باپیر و شاندی یاوەری لەگەڵ دکتۆر فەوزی بەرهوم سەرکردە و وتەبێژی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماس و ئەندازیار مونیر سەعید و ژمارەیەک لە سەرکردەکانی دیکەی بزوتنەوەکە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا گرنگی یەکڕیزی و هاودەنگی موسڵمانان لە بەرەنگاربوونەوەی داگیرکاری ئیسرائیل و کارەساتە مرۆیەکانی شەڕی غەزە خرایە ڕوو. بە تایبەت تیشک خرایە سەر لێکەوتە قورسەکانی شەڕی 2 ساڵەی سەر غەزە، لەوانە هەنگاوەکانی ئاگربەست، پرسی منداڵانی بێدایک و باوک و بێسەرپەرشت، قەیرانی گەمارۆی سەر غەزە و سیاسەتی برسیکردنی دانیشتوانەکەی، هەروەها ڕۆڵی گرنگی ڕێکخراوەکانی گەیاندنی یارمەتی مرۆیی بەرز نرخێنرا و ستایشی هەوڵەکانیان کرا. لە دیدارێکی دیکەی گرنگدا مامۆستا عەلی باپیر و شاندێکی کۆمەڵی دادگەری کوردستان لە ئیستەنبوڵ سەردانی رابطەی پێشەوایان و زانایان و بانگەوازکارانی عێراقیان کردو. بە گەرمی لەلایەن شێخ سەعید لافی سەرۆکی رابطەکە پێشوازیان لێکرا. لە دیدارەکەدا شێخ سەعید لافی پێزانینی خۆی بۆ ڕۆڵی گشتی زانایان و بانگەوازکارانی کورد و بە تایبەتی ڕۆڵی مامۆستا عەلی باپیر دەربڕی. بەهۆی بەشداریە چالاکەکانیان لە کۆبوونەوە و دیدارە پەیوەستەکانی موسڵمانان و هەوڵەکانیان لە شکاندنی بربەستەکانی بەردەم یەکێتی موسڵمانان. لەلایەن خۆیەوە مامۆستا عەلی باپیر سوپاسی رابطەکەی کرد بۆ خزمەتگوزاریە یەکسان و بێجیاوازیەکانیان بە زانایان و بانگەوازکاران لە بواری بەهێزکردنی تواناکانیان و دابینکردنی دەرفەتی بەشداریکردنیان لە چالاکیە نێودەوڵەتیەکاندا. هەروەها دیدارێکی دیکەی مامۆستا عەلی باپیر لە ئیستەنبوڵ لەگەڵ فەهمی بوڵند یەڵدرم سەرۆکی گشتی دامەزراوەی هاوکاری مرۆیی و ماف و ئازادیەکانی مرۆڤ IHH بوو. لە کۆبوونەوەکەدا باس لە مێژووی پەیوەندیە بەهێزەکانی نێوان هەردوولا کرا و جەخت کرایەوە لەسەر گرنگی قوڵکردنەوەی زیاتری ئەم پەیوەندیانە. مامۆستا عەلی باپیر وێ ڕای دەربڕینی سوپاس و پێزانینی خۆی ئاماژەی بە ڕۆڵی کارا و ماندوو نەناسانەی دامەزراوەکە کرد لە ماوەی 3 دەی ڕابردوودا لە گەیاندنی هاوکاری مرۆیی بە تایبەت لە کاتی قەیران و تەنگژەکاندا. هەر لە درێژەی سەردانەکانیدا مامۆستا عەلی باپیر و شاندی یاوەری سەردانی پەیمانگای سەداو بۆ خوێندنی ئیسلامی و وەقفی ئیستەنبوڵ بۆ فێرکردن و هاریکاریان کرد. لە میانەی ئەم سەردانەدا دیدارێکی بەرهەمدار لەگەڵ نووسەر و بیرمەند دکتۆر عومەر فاروق سەرۆکی وەقفی ئیستەنبوڵ بۆ خوێندن و هاریکاری و پەیمانگای سەداو ئەنجامدرا. تەوەرەی سەرەکی گفتوگۆکان لەم دیدارەدا بریتی بوو لە گرنگی ڕۆڵی بێوێنەی پەروەردە و فێرکردن لە بنیاتنانی کۆمەڵگایەکی تەندروست و پێشکەوتوودا.